پێم بڵێەوە چی دروستەکە؟ کوچڵکاو ڕووچڵکاو؟ بەڵێ پێم بڵێ دوایی چی لەکەن ئەمە؟ کێکی پێ دروستەکەی کێکی پێ دروستەکەن؟ بەڵێ حەسان لە یاریکردن بە قوڕ بەڵێ ئەزان چی دروست بکەن؟ کێک و شەربەت و ئەوانە واتە ماڵە باجێ ناکەن لەگەڵ کێ هاتووی بۆ ئێرە؟ دایک و باوکم لەگەڵ براکانی دوای دایە لە تووڕە نابێ بڵێ خۆتە پیس کردووە جلەکانە پیس کردووە؟ نە ئەوتە دایکم هێڵێ ئەوتە دایکم خۆی لێرەیە ئەهێڵێ پێم وتووە منیشتان پیس کرە زانی؟ ئەزانم پێم بڵێ تا چەند حەستان لە یاریکردنە بە قوڕ؟ زۆر لە ماڵی شۆ یاری بە قوڕەکەن باختانێ حەوشەتانەیە؟ بەڵێ حەوشەمانەیە بەس زۆر لە ماڵە یاری پێ ناکەین یاری پێ ناکەن بەڵێ حەزەکەی بەتەنها یاری بکەیان لەگەڵ ڕەفیقەکانتە؟ لەگەڵ ڕەفیقەکانمە ڕەفیقەکانتە بەڵێ وڵە جوانەکە تۆ پێم بڵێ ئەزانی بە قوڕ چی دروست بکەیت؟ کێک چی کە ئەزانی دروست بکەیت چیتر؟ چێشت چی؟ چێشت چێشی زانی دروست بکەیت؟ دایە لە تووڕە نابێ بڵێ خۆتە پیس کردووە بە قوڕ؟ لە تووڕە نابێ لەگەڵ کێ هاتووی ئێستا؟ لەگەڵ پورمە و لەگەڵ پورم و دایکمە و براکەم و باو تەواو؟ دەستخۆر